خۆت بکەرەوە وەرە تۆڵەی خۆت بکەرەوە ئەوە سادەییە نەکەوەی کە هەڵێک کۆمەڵێ بەرپرس و مەسوول هەیەە لوتبەرز نابێ ڕەخنەیەکیان لێ بگیرێ ئەوەی ڕەخنەیان لێ بگرێ تەواو بە خیانەتکار و ناپاک لە قەڵەمە درێ چ جای ئەوەی کە بڵێ وەرە لێت بدەم پرسیار لە هەر کەسێکمان بکرێ ئایا پێت خۆشە خوای گەورە لە دنیا و لە قیامەت بەرزت کاتەوە بێگومان وەڵامی هەمومان بەڵێ خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت من تواضع لله رفعه هەر کەسێک لەبەر خاتری خوا خۆی بەکەم بزانێ تەکەبوری نەبێ تەواضوعی هەبێ سادە بێ خاکی بێ خوای گەورە بەرز و بڵندی دەکاتەوە هەم لە دنیا و هەم لە قیامەت ئەوەشی لوتبەرز و متەکەبیر بێ خوا لە دنیا و قیامەت بچووکی دەکاتەوە چونکە ئینسانی خاکی و سادە لای خەڵکی خۆشەویستە گەورە و مەزنە ئینسانی متەکەبیریش هەرچەندێ خۆی بە گەورە دەزانی لای خەڵکی بچووکە با بزانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چەندێ تەواضوعی هەبووە چەندێ خاکی بووە چەندێ سادە بووە سەرۆرمان صلی الله عليه وسلم لە بەرامبەر حەق و ڕاستیدا زۆر کەسێکی خاکی و سادە بووە صلی الله عليه وسلم کوردوەتەنی لە بەرامبەر حەقدا ملی لە موو باریکتر بووە بەڵام زۆرێک لە ئێمە لە بەرامبەر حەقدا بە هیچ جۆرێک تەواضوعمان نییە و خۆمان بەکەم نازانین ئەگەر مەسلەحەتی ئێمەی تێدا نەبێ ئامادەنین گوێ لە حەقیش بگرین ئەو بەڵگەی لەسەر خراپی ئێمە نەک چاکی ئێمە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە غەزای بەدردا سەحابەکانی ڕیز ئەکرد بۆی بەرامبەر کافرەکان جەنگ بکەن یەکەم جەنگی نێوان کافر و موسڵمانان غەزای بەدر خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم وەکو قائیدێک وەکو سەرکردەیەک وەکو پێغەمبەرێک صلی الله عليه وسلم پێش هەموو شتێک سەفەکانی ڕێک ئەخست فڵان کەس تۆ لە ڕیزی یەکەما بە فڵان کەس تۆ لە ڕیزی دۆما بە تۆ لە فڵان شوێن و تۆ لە فڵان شوێن بە کاتێکە بەناو سەفەکاندا دەگەڕا یەکێک لەو کەسانەی کە لە سەفەکە تۆزێ دەرچوو بوو چۆن کاتێکە لە مزگەوتا دەوەستی ئەگەر کەسێک بستێ بێتە پێشەوە دیارە لە ڕیزەکە دیارە بەس ئەو ئینسانە لە پێشەوەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەماشای کرد یەکێک لە سەحابەکان ناوی سەوادی کوڕی غەزیەی ئەنساری ڕەزای خوای لێ بێ ئیمامی سەواد لە سەفەکە دەرچوو بوو کەمێک پێغەمبەری خوایش صلی الله عليه وسلم تیرێکی پێ بوو هەر تیرێک بەدەستێەوە بوو لە جاتی چۆن وەک دارێ شتێک ئاوا دای لە سکی سەواد فەرمووی ئەی سەواد ڕێک ڕاوەستە چۆن دەڵی نەک بە توندێر ئاوا دای لە سکی وتی بڕۆ دواوە لە ڕیزەکە جوان بۆوەستە سەوادی کوڕی غەزیە ڕەزای خوای لێ بێ فەرمووی سوێن بەو خوای کە تۆی بە حەق و عەدالەت ناردووە ئێش و ئازارت پێم گایەنەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەمەوێت تۆڵەی خۆم بکەمەوە چی سەرکردەیەک چ پاشایەک چ بەرپرسێک قبوڵ دەکات سەربازێکی ئەمەی پێ بڵێت باشترین پێشەوا و سەرکردە کە لە ژیانی مرۆڤایەتیدا هەبێ پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم خۆم و ماڵ و منداڵ و هەرچی کە سوکارەمێ بە فیدای ڕێبازە پیرۆزەکەی بێت ئێمە سەربەرزین هیچ کاتێ خەفەت مەخۆ کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەرکردەی تۆیە پێشەوای تۆیە دڵخۆش بە باشترین پێشەوایە صلی الله عليه وسلم فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سوێن بەخوا ئێشم پێگەیشت ئازارت دام بەڵام نەک ئازارێکی زۆر دەمەوێت حەقی خۆم وەرگرم پێغەمبەری خوایش صلی الله عليه وسلم فەرمووی بەسەر چاو سەحابەکان سەریان سوڕما باشە سەواد بۆ واکات چۆن دەتوانێت بەرامبەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەم شێوەیە قسە بکە پێغەمبەری خوایش صلی الله عليه وسلم کاتێککە تیرەکەی دابوو لە سکی مبارەکی خۆی هەڵماڵی فەرمووی ئەی سەواد وەرە تۆڵەی خۆت بکەرەوە وەرە تۆڵەی خۆت بکەرەوە ئەوە سادەییە نەکەوەی کە هەڵێک کۆمەڵێ بەرپرس و مەسوول هەیەە لوتبەرز نابێ ڕەخنەیەکیان لێ بگیرێ ئەوەی ڕەخنەیان لێ بگرێ تەواو بە خیانەتکار و ناپاک لە قەڵەمە درێ چ جای ئەوەی کە بڵێ وەرە لێت بدەم وەرە تۆڵەی خۆمت لێ بکەمەوە ئەوانە نییە بۆیە سەرکردە تەنها پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم کە بەکەڵکی ئەو بێ کە شایستەی ئەوە بێ کە لەگەڵی دابژیت و شوێنی ڕێبازە پیرۆزەکەی بکەوی هیچ کەسێک ڕێبازەکەی پیرۆز نییە جگە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم
چونکە هەموو جمعەیە دەڵێن وخەیرە الهەدی هەدی محەممەد صلی الله عليه وسلم باشترین ڕێبازەکەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. بەڵێ پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم سکی مبارەکی خۆی هەڵەدات و ئەفەرمێ دەی سەواد وەرە تۆڵەی خۆت بکەرەوە. سەوادیش ڕەزای خوای لێبێ کاتێک کە ئەمە دەبینێ یەکسەر پەلاماری پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم ماچی سکی مبارەکی ئەکا، ماچی ئەکا، باوشی پیاگا و ماچی سکی ئەکا. ئەو ئاواتەی هەیبوو هاتە دی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەری سوڕما سەواد داوای تۆڵە ئەکە و لەو لاشەوە سکی پێغەمبەری خوا ماچەکە صلی الله عليه وسلم. فەرمووی ئەی سەواد چی شتێک وای لێ کردی کە تۆ ئەمە بکەی؟ فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆت ئەبینی ئێستا غەزایە، جیهادە، لەوانەیە ئێمڕۆ بکوژرێم، بۆیە حەزم کرد پێم خۆش بوو ئەمڕۆ ئاخر شتێکە بیکەم پێستم بەر پێستی مبارەکی تۆ بکەوێ. ئەمجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعای خێری بۆ سەوادی کوڕی غەزیە کرد ڕەزای خوای لێ بێت. ئەمە سادەی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم بەرامبەر سەربازەکانی. ئینسانە بێت لە بەرامبەر حەق و ڕاستیدا ملی باریک بێت لە موو باریکتر بێ، نابێ ئینکاری بکە و تەکەبوری هەبێ خۆی بە گەورە بزانێ. بۆیە سەروەری ئێمە صلی الله عليه وسلم زۆر بەرامبەر بە حەق و ڕاستی خاکی و سادە بوو. تۆش ئەبێ بەو شێوەیە بی ئەگەر ناتۆ شوێنی ڕێبازی پێغەمبەری خوا نەکەوتیتە صلی الله عليه وسلم، شوێنی ڕەوشت و ئەخلاقی ئەو نەکەوتیتە.